لا کەرکووک داوا لە سوپای عراق کراوە چیتر جێچەڵ بە جوتیارانی کورد نەکات. بۆ ئەم سەری ساڵەش نزیکەی 65,000 گەشتیار ڕویان لە شاری هەولێر کردووە. سڵاوتان لێبێت. پارێزگای هەولێر بڵاوی کردوتەوە ئەو پلانەی بۆ پشوەکانی سەری ساڵدایان نابوو بێکەم و کوڕی وەکو خۆی جێبەجێکراوە. ئاماری سەردانی گەشتیاران و ڕووداوەکانیشی بڵاو کردوتەوە بەپێی ئەو ئامارە کە لە 25/12 تاکو یەکی یەکە 63,411 گەشتیار لە بازگەکانەوە داخڵی هەولێر بوون. بەڵام 26 ڕووداوی هاتوچۆش ڕوویان داوە، هەروەها 414 منداڵیش لە ناو سنتەری پارێزگای هەولێر لەدایک بوونە. ئامارەکان هەمیان دڵخۆشکردنین چونکە لە ماوەی ئەم هەفتەیەدا 129 حاڵەتی تاوانی جۆراوجۆر لە سنتەری پارێزگا ڕوویان داوە، هەروەها 4221 هاوڵاتیش بۆ وەرگرتنی چارەسەری سەردانی سنتەری دڵیان کردووە. کێشەی زەوی و زاری جوتیارانی کوردی کەرکووک بەردەوامی هەیە. ئەمڕۆ دوو نوێنەری پەرلەمانی عراق چوونەتە پارێزگای کەرکووک و لە ناوچەی هەفتەغار لەگەڵ لیواکانی سوپای عراق کۆبوونەتەوە پێیان وتون نابێت تا یەکلا بوونەوەی کێشەی خاوەنددارێتی زەویەکان کە لە سنوورەکەدا هەیە کێشە بۆ جوتیارانی کورد دروست بکرێت. هەریەک لە دیلان غەفور و کەریم شکور کە دوو نوێنەری کوردن لە پەرلەمانی عراق بە لیواکانی سوپای عراقیان وتووە تا هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی ئەنجومەنی شۆڕشی حزبی بەعسی ڕووخاو دەبێت بێلایەنانە مامەڵە بکەن و جێچەڵ بە جوتیارانی کورد نەکەن. ماوێکی زۆرە جوتیارانی کوردی کەرکووک گرفتارن بەدەست کێشەی زەویە کشت و کاڵیەکانیانەوە. تاوای لێهات سوپای عراق سکاڵای یاسایی لەسەر تۆمارکردن، هەر بۆیە شەوی ڕابردوو ڕیسپی و پیاوە ماخوڵان و گەنجە خوێنەوارەکانی گوندی تۆبزاوە لە ناو خۆیاندا کۆبوونەوەیەکیان ئەنجامدا بڕیاریاندا ڕێگری بکەن لە دەست بەسەراگرتنی زەویەکانیان بە خۆپیشاندان و هەڵدانی خێوەتیش ناڕزایەتی دەردەبڕن. لا ناحیەی سرێشمەی سەر بە قەزای خەلیفان ماوەی 15 ڕۆژە 30 سەرمەڕی ئاژەڵدارێک مردار بوونەتەوە. هۆکارەکەشی بێگومان نادیانە. کەریم خان سلێمان ئاژەڵدارێکی سرێشمەیە قسەی بۆ 964 کردووە وەڵێت هیچ نەخۆشێک لەناو ئاژەڵەکانی دانیە، بەڵام هەرڕۆژە و کە خەبەری ئەبێتەوە دەچێت دەرگای غەڵی مەرەکانی ئەکاتەوە لاشەی چەند مەڕێک مردار بوونەتەوە و کەوتونەتە سەر ئەرز. ئەو دوێنێش 6 دانەی لێمردار بوونەتەوە. 964 کێشەکەی بردەبەردەم سەیدەمان عومەر بەڕێوەبەری ڤێتەرنەری سۆران ئەو بە 964 وت ئێمە تا ئێستا ئاگاداری ئەو بابەتە نین، بەڵام مادام ئاژەڵدارەکە لە ئاژەڵەکانی هیچ نەخۆشیەک بەدیناکات ڕەنگە ئەو مەڕانە شتێکیان خوارد بێت کە ژەهراوی بوو بێت، بۆیە پێویستە پشکنینیان بۆ بکات و سەردانی بەڕێوەبەراتی ڤێتەرنەری بکات. هاوڵاتیەکی ناوچەی داودەی سنووری خورماتوو کە پیشەی پێشمەرگەیە سەرقاڵی دروستکردنی پۆندێکی گەورەیە و مەبەستێتی لە وەرزی هاویندا ئاژەڵ و باڵندەکان لە تێنوێتی پارێزراو بن. پێشمەرگەکە ناوی هیواد جانسمە لەسەر ئەرچی خۆی لە قەتپاڵی چیاکانی ناوچەی داودا لە سنووری دووس خورماتوو سەرقاڵی دروستکردنی ئەو پۆندەیە کە درێژەکەی 1000 مەترە و پانیەکەشی 200 مەتر دەشەوێت پۆندەکە بە نزیکەی 40 مەتر قوڵ بکات. هیواد جاسم لە بارەی پۆندەکەەوە قسەی بۆ 964 کردووە دەڵێت هەفتەیەکە دەستی پێکردووە و مانجێک دەخایەنێت. با تەواو بوونیشی چیتر ئاژەڵ و باڵندە چێویەکانی سنووری ناوچەی داودا لە وەرزی هاویناندا کێشەی تێنوێتیان نامێنێت. ئەمڕۆ ڕۆژی جیهانی نووسینی برایلە. دیارە نووسینی برایل یەکێکە لەو نووسینانەی کە توانیبێتی لەو ڕێگایەوە کەسانی نابینا و کەمبینا لە بابەتی خوێندنەوە یاخود خوێندن بێبەش نەکات. لەو ڕۆژە جیهانیە 964 سەرنجی خستۆ تا سەر مامۆستایەکی نابینا لە سنووری سلێمانی کە چەندین ساڵە کاری مامۆستایەتی یاخود پیشەی مامۆستایەتی هەیە و خوێندکارە نابینا و کەمبیناکانی پەروەردە ئەکات. وە خۆشی ئەڵێت لەو ماوەیەی کە کاری مامۆستایەتی بۆ ئەم توێژە کردووە توانیوێتی ئەوانەی کە پەروەردەی کردوون هەمویان ببن بە مامۆستا یاخود ببن بە پارێزەر. ئەمەش ئەوە دەرەخات کە کەسانی نابینا وەکەر کەسانێکی ئاسایی توانیویانە ڕۆڵی خۆیان ببینن، ئەویش لە ڕێگای ئەو نووسینەی کە ئەمڕۆ ڕۆژی جیهانیەکەیەتی. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.